وەستارە زەب هەندێک دەڵێن لە ڕۆژهەڵاتی کوردستان هەندێک دەڵێن لە رووسیا ئەوان ئێستا کە سوکاریان ماوە وەکو نەوەکانی وەستارە زەب لە ڕەواندوز ماون هەمی دەور و کاریگەریان هەبووە لە بواری پەروەردە و هەروەها لە بواری هونەریشدا مەسەڵەن یەک لەوانە چەتۆ نەورۆز و ئەوانەیە کە لە تیپی پاشای گەورەی ڕەواندز با بڵێن دەور و کاریگەریی زۆر کاریگەریە بوو طبعا ئەو تۆپە کە دروستکرایە بەشی زۆری لەوانە دوای نەمانی میرنشینی سۆران بەش دوو جێرانەوەی بە تایبەتی نووسینەکەیە مەدافع ڕەواندز ئەوەی دکتۆر عیماد عەبدولسەلام کە باسە کاتن ئەوە زۆریان لە مەتحەفی عەسکەری بەغدایە هەڵگیراینە بەشی زۆری لەو تۆپانە و بەشی دووەمیشی خراینە ئەو ئەمە کە باسی ئەو پردەمان کرد لە دیتان وانە ئەوەی خەرەنجی ڕەواندز خراونە تەوێندەریان با بڵێن بەشێکی زۆری لەوێ فرێدراوە جاوە دوای ئەوەی کە میر محەممەد بڵێ یان کە میرنشینەکە کۆتایی دێتن یاخود با بڵێنەوە نانویستووە ئەوە بکرێتە بەردەستی عوسمانیەکان ئەویان فرێداتەنە ئەو ئاوەی کە ڕۆژ هەندێک دەڵێن ئەگەر ئێستاش بشکنینی ئاسەری بکرێ لەوانەیە بەشێک لەو پاشماوەی هەڵبگیرێتەوە ئەو تۆپانە ببیندرێنەوە یاخود دەڵێنوانن بە ئاو لاقاوی زۆر کە ساڵانی زۆر هاتیە نەمابی ڕۆیش دەبێت ئەنێ ئەو دووە دێ بەڵام لە مۆزەخانەی سەربازی لە بەغدا نیوەی زیاترە و تۆپانە هەن مەوجودن چکە دکتۆر عیماد عەبدولسەلام کتێبێکی تایبەتی دانێ لەسەر مەدافع ڕەواندز لەوەیشی لەسەکرد لە کوردستانی کات خۆ لێرە لە بەغدای لە مۆزەخانەی وەزارەتی بەرگری سەربازی لەگەڵ 2003 هیچی نەما و ئاوانە ئەکرێ ئەوە بیتە بەس ئەو تۆپە کاتی خۆی بەڕێزان ئەوە لێرە نەبوو لە ناو بازار ئێستاکە لێرە ئەڕۆی فولکەیەکی ئەو فولکەیە ئەو ئالەتێکی ئەوزان عودیان کەمانە چییە لەسەریتی ئەوە لەوێن دەرەدانراوە لە کاتی ڕەمەزانەکان ئەو زەمەتە هەفتایەکانیش ئەو تۆپە بەکار هاتێ لە بۆ بەربەن کرا بۆ شێ دەست خۆش باس لە خزمەت داین دکتۆر ژان ناوەڵڵا برا لە خزمەت داین